وڵاتی و گوجەژنی کوردەواری وایە بۆ ئێمە. من لێ بەردەم قوتابخانەی شیرینم کە لێرە کارمەندانی بەڕێوەبەرەتی هاتوچۆی سلێمانی لێرە دەنگ دەدەن وەک دەبینرێت قەرەباڵغی زۆر لێرە هەیە کە کارمەندان ئەچنە ژوورەوە بۆ دەنگدان ڕێژەی زۆر لە ژوورەوەی و ئەوان شکاتونە دەرەوە لێرە لەگەڵ هاوڕەکانیانەوەسان لێرە بەڕێوەبەری هاتوچۆی ناوشار عەقید بەهمەن ئەحمەد محێدین سڵاو لێ بێ بەهمەن پرۆسەکە چۆن بەڕێوە ئەچێت چۆن هانی کارمەندەکانتانێن بۆی بەشداری دەنگدان بکەن. بەڵێ طبعا ئەمە هەڵبژاردننی نوێنەرانی پەرلەمانی عێراقا سەبارەت بە ئێمە وەک کارمەندانی هێزەکانی ناوخۆ بە تایبەت هاتوچۆ لە دەنگدانی تایبەت سەرجەم کارمەندانمان ممارەسەی دەنگدانی هەڵبژاردننی نوێنەرانی خۆیانەکەن لەم ناوەندە کە سەرجەم کارمەندانی هاتوچۆ لەم ناوەندە دەنگەدەن پرۆسەکە بە ئام لە ڕووی کارگێڕیەوە ئێمە وەک خۆمان وەکو هاتوچۆ بەشمان کردووە بۆی هەر لۆد و قەرەباڵغی نەکەوێتە سەر چوونە ژوورەوەی شوێنی چوونە ژوورەوە بۆ ناوەندی دەنگدانەکە سەبارەت بەوەیش کە لە ژوورەوە بە شێوەیەکی باش پرۆسەکە ڕواوە سەرجەم کارمەندان تەمەتۆعەکەنیان ممارەسەی پرۆسی دەنگدانی خۆیانەکەن بە شێوەیەکی باش. کاک بەمەن بوونە کارمەندانی هاتوچۆ شویان نییە لەم ڕۆژانەیە چۆن واکەن کە شەقامەکان چۆڵ نەبێت و هاوکات بێن بۆ دەنگانەکەشیان. خۆی ئەوەی کە پێشتر ئاماژەم پێدار مەسەلەی ڕێخستن و دابشکردنی بۆ چەند کاتێک ئێمە وامان کردو بۆی هەم ئەرکەکەیش جێبەجێکەن کارمەندان و هەم بتوانن ممارەسەی دەنگدانی تایبەتی خۆیانکەن بۆی بتوانن لە ناوەندەکە دەنگی خۆیان بن و تەوقیتەکان ینی کاتەکانمان بەش کردو بۆ چەند کاتێکی جیاواز بۆی بتوانن هەم ئەوەی کە بتوانن دەنگدانی خۆیان بکەن و ئەرکەکەیشیان جێبەجێکەن لە لایەکی ترەوە. هیچ ئاماری لەبەردەستەیە کە چەند کارمەندی هاتوچۆم ڕۆ دەنگایە لە سلێمانی؟ وەکو ئامار دەنگدانی تایبەت نییە بەڵام سەرجەم کارمەندان بەشێکی زۆری کارمەندە هەندێک لە کارمەندان وەکو هێزەکانی ناوخۆ بە تایبەت ئەوەی کە من ئاگادارم وەکو هاتوچۆ لە دەنگدانی گشتیە بە تایبەت ئەو کارمەندانەی کە لە شوێنە ئۆفیسی و یان شوێنەکانی ناو بارەگاکان هەندێکیان لە دەنگدانی گشتیان ناویان هاتۆ بەڵام بەشی زۆری کارمەندانی هاتوچۆ لە دەنگدانی تایبەتا دەنگیانەیە. زۆر بەڕێوەبەری هاتوچۆی ناوشار بەشی ڕۆژاوە بەڵێەوەی کە ئیبینن لێ سەدا قەرەباڵغی زۆر لە بەردەم قوتابخانەی شیرین هەیە کە لێرە کارمەندانی هاتوچۆ لێرە دەنگ دەدەن ئەوەی کە هەیە ژمارەیەکی زۆر کە هاتوونەتە ئێرە لێرە جلی کوردی لەبەر کردو بە دڵخۆشیێکات وسڵاوی لێ بێ تۆ چۆنی ئەحواڵە چۆن پاڵپشتی پرۆسی دەنگدانەکەی؟ هەتا ئێستا پرۆسی ڕۆشتە و هیچ کێروگەفێک نییە هەتا ئێستا هیچ کێشێکی نیە پرۆسێکی هەتا بڵێ سەرکەوتووە ئەم ساڵ ئەوەی کە من بینیم پرۆسێکی زۆر سەرکەوتووە. جلی کوردی لەبەر کردو چی ئەمە؟ وڵاتی و گوجەژنی کوردەواری وایە بۆ ئێمە. کارمەندی هاتوچۆی؟ بەڵێ سەربێزەکانی ئاسایشی ناوخۆ بەربەراتێتی بەرزگای سلێمانی. یەخۆلەستا بەڕێستان بەڵێ ئەوەی کە ئەیبینن ئەمە دیمەنی بەردەمی ئامادەی شیرینی کچانە کە یەشێکە لەو ناوەندانەی کە کارمەندانی هاتوچۆی سلێمانی لێرە دەنگ دەدەن.